بەڕێز سەرۆکی حکوومەت ناتوانێت نکۆڵی لە سەختی و دژواری ئەم بارودۆخەنە هەموارە بکرێ وەێ کەمەندامان و خاوەن پێداویستە تایبەتەکان ڕۆڵەی بێنازی ئەم نیشتیمان و حکوومەتەن کەمەندامان کە چەندین ساڵە بەدەم کۆمەڵێک گرفتەوە گیرۆدەن جا هەر لە گرنگینەدان بەتوانە و بەهرەکانیان و کەمی موسیانەوە بگرە تا دەکاتە جێبەجێنەکردنی یاسای تایبەت بە ماف و ئیمتیازاتەکانیان کە بەهۆیەوە نەتوانراوە سوودمەند بن لە مافە یاسایەکانیان وەێ ئەوەی کەمەندامان دڵیان پێشاد بووە ئەو بڕە موچێ بە کە 150,000 دینار بووە کەمکردنەوەی ئەم بڕە موچێش خۆی لە خۆیدا نەحەقیەکە بەرامبەر بە کەمەندامان چونکە کەمکردنەوەی هیچ خزمەتێک بە خاوەن پێداویستەکان ناکات جا هەر بۆیە لە چوارچەوەی ئەم یاداشناوەیە چەند داواکارێک ئەخینە بەردیدی حکوومەتی بەڕێز یەکەم چاکردنەوەی سیستەمی موچەی کەمەندامان لە 19,500ەوە بۆ 150,000 دینار و دابشکردنی ئەم موچەی بە شێوەی مانگانە دوو سەرفکردنی موچەی دواکەوتوی مانگەکانی پێش و دەرکردنی پسولەی تایبەت بە کەمەندامان سێ هەوڵدان لە پێناو باشترکردنی ڕەوش کوزرانی کەمەندامان و گرنگیدان بەتوانە و بەهرەکانیان بۆ ئەوی بتوان لە ژیانێکی ئاساییدا بژین چار جێبەجێکردن و کارکردن بە یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویست تایبەتەکانی ساڵی 2011 پەرلەمانی کوردستان کە خودی یاساکە لە ڕۆژی دەرچوونیەوە کار بە تاوی بڕگەکانی نەکراوە. ئێمە بڕۆ یاداشنامەیەکمان لە خاوەن پێداویستی تایبەتەکانی سۆران بە پاڵپشتی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی پێگەیشت کە چەند خاڵێکی لە خۆگرتیا ئەو خاڵانە ئەو داواکاری کۆمەڵک داواکارینە داواکاریەکان مربوطینەکە ئەمە لێرە لە سنووری قەزا بڕیار لێدەین داواکاریەکان داواکاری گشتینە کە لەسەر ئاستی باڵا ئەبێ چاک بکرێتەوە پێیوەستە بە ژیانیوان جێبەجێکردنی کۆمەڵێکی یاسا هەروەها چاکردنی ئەو وەزعی کە تایبەتە بەوان لە بواری ئابووری و لە دواری موچەوە ئەو وەزعی خراپ بۆ ئێستا لە کوردستان دەوەزعی ئابووری کە خراپ بووە زیاتر کاریگەری بەسەر خەڵکی خاوەن پێداویستی تایبەت ڕنگ داوەتەوە ئەمێدەوارین ئەمەش بتوانین پاڵپشتیان بکەین و وەدەقی داواکاریوان بە پشگیری خۆمان بەرز بکەینەوە